گوناهی مرۆڤەکان بوو لە سروشت هەتاو خۆکوشتنی لە هزریان ڕواند گزنگ بۆ بەت لە ئاسمان تۆرا وەرزەکان تێپەڕن بەشە لە شەل بەفر سپێتی لەبیر بچێ و چیا پڕ بێت لە دەوەنی سووتێنراو گوناهی تانەی ئێمەیە لە وەرزەکان ئەو ساتەی سروشت ژان گرتی چیمان کرد دەستی تاوانمان بە پرچی سنەوبەر پاکردەوە لە کوشتنی درەختێکدا زەلکاوی مێژومان هەڵدایەوە تا تۆڵە بکەینەوە سیخناغ بووین لە کفری قابیلەکان مەست بووین بە پێیەکی شەوە زەنگ بەر لە وادەی خۆی گوێزمان وەراند و جۆگە باریکەکان لەسەر میراتی ڕووبار بانگەوازی جەنگیان کرد شەوە برینگەکانمان پڕ کرد لە پرتە و بۆڵە بانگەوازی شەڕمان کرد و کێبەرکێمان بوو تا بچینەوە بەری جەنگ خەتای ئێمە بوو ئاسمانمان لێوان لێو کرد لە شپرزەی خەتی وایفای ڕێڕەوی باڵندە کۆچبەرەکانمان تێکشکان شەمشەمە کوێرەمان لە ئێوارەی شار دەرکرد بەرامەی خەتای مرۆڤ هەموو دنیای گرتەوە سنوورمان لە سروشت ناشت شەرگاکان تەژی بوون لە گولەی گوناح بە تەکنەلۆژیا پاشماوەی سەنگەرەکان بە کۆڵێ گوێنی مۆدێرنەوە جەهلیان بەردایەوە گوناهی ئێمە بوو شەقامەکانمان پڕ کرد لە پرچی ئەو ژنانی نەیانزانی بۆچی کوژران یان ئەو کچانەی ماڵەمۆرەکانیان بەتاڵان بران پایپی بێهودەیی پێیەکەم خۆم دەبینم بەتەڕی لە حەشارگەی ماسکێکەوە بەدەمی دوو کانۆلای پەپولەوە بە تەنافی یەئسەوە لرخەی هەناسەم شەقامی خۆشبەختی تەنیوە چ نامۆیە دەمامکی ژیان چەند سەختە ژانی هەناسەدان لە بۆشایی هەوادا دەڵێ هەوا ئەگرە هەڵێمژم دەڵێ با دۆزەخە لە ڕۆحما و لە هەناومە پارچەی ئاسمان وێرانەیەم ژیانە گمەگمی کۆترێ نابیستی باسی خۆشەویستی بکە باخەوانێ بەدینەکەی قاچی گوڵێ بشوە فریاد ڕەسێنیە خاشاکی ڕەخفڕێ بدا چەند بەستە زمانە باڵندەی باڵکراوی پێکەنین وێرانەیە ژیان کە ماسکە بە پێکەنین لە هیچ شوێنێکی ئەم گەردونە خۆی نادۆزێتەوە لە عەدەمەوە دێتەوە پێکەنین گۆزەی خۆشەویستی پەرد بووە برینی ئەم ئاوانە تا ئاسمان ڕۆشتووە لێوێک نییە ئاور بداتەوە لە پێکەنین کەمە ئیسم ناتوانم پەیکەرێ بم لە شوناسی ئەو باڵندانەی لە پاڵتۆی ئاسماندا باڵیان ناشت یان بنەماڵەی و گوڵانەی لە دەرزی باراندا خۆیان کوشت بەهێژوانی نییە دەست بکاتە مەلی زەردەپەڕ ترێن وستووە مەیلی ناچێتەوە سەر بەرسیلا بەڕوو کڵاوەکەی بابردی کە سەری بەست بە ماسکی مۆدێرنە. بێگومان وەکە بینین کە ئەو شعرەی گوێتان لێ بوو یاخود بینیسان شعرێکە لە کتێبی دنیای بێدەنگی کە نوێترین بڵاوکراوی بەڕێز مەریوان قەرەداخیە ئەم کتێبە لە نێو مەراسیمێکی تایبەتە و لە نێو کۆڕێکی شاریە بەخۆشحاڵیەوە بڵاو کرایەوە گفتگۆکەم لەسەر کتێبەکە و لەسەر تەواوی شعرەکان و ناوەڕۆکەی بە میوانداری بەڕێز مەریوان قەرەداخی کە بەڕێزیان شاعرن و ئەمیوار لە ستۆدیۆ کورسات مەگەزین کاک مەریوان زۆر بەخێر بێی سڵاوە لێبێ. زۆر سوپاسانەکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس بۆ هاوڕێیان و کارمەندانی تەلەڤیزیۆنی کورساتی عزیز بەتایبەتی بەرنامەی مەگەزین. هەڵبەت کتێبی دنیای بێدەنگی پاشماوەیەک چاوەڕوانی و چاپ کرا و بڵاو کرایەوە ئەمڕۆ کۆڕمان بۆ کرد بە خۆشحاڵیەوە ئەگەر باسێکی کتێبەکە بکەم بە یەک پرسیارم هەیە شعرەکان لە پێش ناونیشانەوە بڵێن دروست بوون یاخود ناونیشانەکە تەواوی پێناسی شعرەکانی ناو کتێبەکەتەکە ناوەڕۆکی کتێبەکە پێناسەی بەرگی کتێبەکە ئەکات هەڵبەت من لە کتێبەکەدا کە باسی ناوەڕۆ بکەم ئاماژەم بە چەمکی هەموو بێدەنگیەکان کردووە بێدەنگی لە بڵێن لە ڕەگەزی مێ کاتێک لە هەندێک شوێن ناوتومە بۆی لە ئازاری دایکم تێک بگەم لە فیلمێسکەکانی خۆم هەشارداوە یعنی ئەمە بۆ خۆی ئاماژەیە لە بێدەنگی و چەمکی هەموو ئەو بێدەنگیانەی لە سەر سنوورەکانەوە لە جەنگەوە لە سنوور بەزانی کەسی بەرامبەرەوە کای بێدەنگی هەڵەبژێریە من دەستم بۆ بێدەنگ چەمکە بێدەنگیانە بردووە لە خودی ئەوەی کە شاعیر هەستی پێ بکە ئەوەی کە من بتوانم دەستی بۆ بەرم گەربینەوە سەر باسی کتێبەکە لەمەوێ لێرە سوپاسی مامۆستا ڕۆژهەڵەبجەی بکەم پێشەکی بۆ کتێبەکەی نووسیوە
و سوپاسی بەڕێز سۆما سامان بکەم کە هەڵچنی و وردبینی بۆ کردووە و بەڕێز بەختیاری مام حەمید کە چەمکێکی لەسەر کتێبەکە نووسی و بڵاویش بردوتیایە کە چەمکی فەلسەفەیە لەو میتۆدە تازێکی سە شعری پێ نووسرێت و بەڕێز مامۆستا ڕەوەند ساڵح کە مامۆسای ڕەوانبێژیە لەسەر چەمکی خاڵبەندی و چی ئەخوازێت لە شعری نوێدا بنووسرێت خاڵبەندی لەگەڵا بگونجێت بە چەند لاپەڕەیشم تێدا بڵاو کردوێتەوە بەدەلەوە ئەمەوێ سوپاسی کەسی ئازیزم بەڕێز کاک سەرکەوتی زەکی کە چاپ و ئەرکی کتێبەکەی گرتە سوی خۆی بۆ چاپ کردووم ئەوش لە دوای بەڕێبەراتی ڕۆشنبیری چاپی ناکەن وتیان بوجەنی و پارەنی و چاپ ناکرێت کاک سەرکەوت ئەم کەسی ئازیزی خۆمە کتێبەکەم هاتە بەرهەم دەستخۆشی لێکم ئەوەی کە گرنگە بۆ بەشێک لە نووسەران شرۆڤەکردنی بابەتەکانیانە و زۆر کاتێ لەلایەن نووسەرانی بە ئەزمونەوە چەندین بەرهەمی ئەدەبی شرۆڤاکرێت و گفتوگۆی لەسەرکرێت تا چەند لەم کتێبەیە ئەم بابەتە بوونیان هەیە و تا چەند تۆ خۆت وەکو نووسەر گرنگە لەلات کە لەلایەن کەڵە نووسەران کەڵا جیبانەوە بتوانرێت کە بەشێک لە بەرهەم ئەدەبەکانی تۆ شرۆڤە بکردن و گفتوگۆی لەسەر بکردن پێش بڵاوکردنەوە دەستخۆشی لێکم هەڵبەت ئێمە خۆی پێوەرێکمان نییە بۆ شعر پلەبەندی بکەین بڵین ئەمە ئاستەکەی ئەوە نێمە شعرە چونکە خوێنەر یا بیسەر ئەبێ ئەو بڕیار با لەسەرەوەی ئەم شعرە دقێکی زینووە ئەم شعرە ئەم شعرە پێی چۆنە تا چەندێک هەستی هەژاندووە تا چەندێک ئەو شە لە بیرکراوانەی کە لە ناخیایی هێنێتەوە کایی هزری و بزانێت ئەم شاعرە بەروچووی بات ئەمە ئەکەوێتەوە سەر خوێنەر یا بینەر بەڵام بۆ بەمەستی ناو کتێبەکە هەڵبەت من و شعرانی کە هەڵم بژاردووە بەشێک شعرانە کە بەشداری فستیڤالم پێکردووە لە چەند ساڵی پێشووە کە لە ناو کتێبەکە دامناوە و بە خۆشحالیەوە بەدەلەوەی چەند هاوڕێکی دڵسۆزم ئەگەر نامێنم بەڕێز کاک جەبار عوسمانی ڕۆمانوس دەوەن معروف بەڕێز شاعیر و نووسەر سەردار خادر کە ئەمڕۆ خۆی ئامادە بوو لە کۆڕەکە قسەی لەسەر کرد و پرۆفیسۆر یاریدەدەر بەڕێز دکتۆر فاروق قەرەداخی کە زۆر جوان شرۆڤی کتێبەکەی کرد دووبارە چەندین دۆست و هاوڕێ من وامە باشزانانی شرۆڤی کتێبەکە بکەن ئەنجابی گەێنمە چاپ لە بەرەوەی دوای گلەی لێ نەکەم چکە تایسەهی من بۆ لیسە بە دواهی من نیە خوێنەر بەڵام بۆ پرسیارەکە بەشی ئاخری گرنگە زۆر گرنگە هەر چەندێک بڵێ من باشم لە بواری نووسیندا ئێشتا هاوی بڵێ باش نیم من دایم بڕوان بەوە هەیە کتێبە بێمە دەست بەڕێزی بیخوێنیتەوە شرۆڤەیەکی کێلای خۆت ئەگەر هەموو چاک بێلات ئەم پەڕێم بۆ ڕێککەیتەوە بیتەوە دەستم زۆرە بۆ من نووسەرە بێ بڕای بەوە هەبێت تەنها چاکردنی یەک خاڵ یەک ڕێنمایی یەک ڕەخنە ڕەنگە بەرەو باشتر بیبات. زۆر بەستە. دنیای نووسین لای مەریوان قەرەداخی مەبەستم لە وشە وشە سازی و بە بڵێن هێنانی وشەی نوێ و یاخود ئەو وشانەی کە ئێمە چەندین ساڵە بەرگوێمان نەکەوتووە لە کاری نووسینی تۆیە نوێکردنەوە و دووبارە یانەوە بەگوێ و بە چاوی خوێنەرە یاخود هەر بەڕێزمانیە تەواوێکە ئەنووسیت. من هەمیشە بۆ ئەو شانە ئەگەڕێم کە خۆیان حەشارداوە لە پەنای زمانە بڕوان بەوە هەیە تۆ بتێ باسی ژن بکەیت بڕوان بۆیە باسی جوانەکانی مەکە چکە بۆ خۆی جوانە خۆی چێتە بەراوێنە منەی بینیم تۆی بینی هەموو کەسی قەرار لە جوانەکانی وەرتۆ باسی ئازاریکە لە مەطبەخەکە هەیەی باسی ئازاریکە شەو ئەگری باسی ئازاریکە بێتاقەتە بێ ئەمە تەنها لەسەر و چەمکە بۆ بەگشتی ئەمە ئالەتمان زۆرە بۆ نووسین تۆ شتی زۆر جوانتر هەیە دەسی بۆ بەری ئەوەی کە گرنگ بێت شاعیر بێوێت تازەگەریکە لە شعرەکانی ئەبێ بگەڕێت بانمونێکەوە بێن مۆتوانی یەک پەرداخ شەربەت کەیتە سوراحی ئاوە شتوانی بکەیتە بەرمیلی ئاوە تۆ بتوانی بیکەرە کەمترین ئاوە بۆیە زیاترین چێژی هەبێت و ڕەزیلی بکەی لە وشا ئەمە پێوترێت ڕێی زمان کە زۆر گرنگە. زۆر باشە بابەتێکی تر ئەویش زۆر جار بەکارهێنانی بەشێک لە تێکست و لە شعرەکانە لەلایەن هونەرمەندانی گۆرانی بێژەوە ئەمە تا چەند لای مەریوان قەرەداخی بوونی هەیە یاخود هونەرمەندان داوات لێ بکەن شعرێکان بۆ حاڵەتێکی تایبەت بۆ بنووسی. بەڵێ من بە خۆشحاڵیەوە شعر تایسە چوار شعرم چۆتە لای هونەرمەندان کراوە بە گۆرانی بەڵام لەگەڵ ڕێزما هونەرمەندەکانی ئێمە جاری وایە شعرەکان بەدڵە لە ئاخیرەوە دوو بەیتێ گۆڕن نای خۆیانی لێ نووسن توش حاڵەتە بوو مسە داوای شعرم لێ ناکەنەوە نمونە
بە خۆشحاڵیەوە بەڵام بەزەمە گرفتە زۆرتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەتیش لە فەیسبوک زۆر جارەی هونەرمەندان بۆ شاعیران ڕاستە شعری خۆیان بڵاوکەنەوە زۆر تووشی و گرفتاوە. بەڵێ ئەوە شتێکی ئاساییە ئێمە کە باسی شعرەکەین بەڕاستی شعر پیشەی هەموو کەسێ نییە یعنی شعرەوە نییە تۆ هەر کەس لە ماڵە بێتاقەت بوو بینیسە بڵێ شعرە شعر بەڕاستی کایەکی زۆر گەورەیە وەک حسێن لەتیفی نووسەر و خۆشەویست دەڵێت لە ژانەری ڕۆمان و چیرۆک و شان و هەموو بەشەکان بگرە ژانەرێکی تایبەتە شعر لەبەرەوەی شعر پیشەی هەموو کەسێ نییە تۆ بێ نوێگەری بکەیت من ئەم کتێبەم نووسیوە و بەدەل لەم کتێبەش کە کتێبی ترم نووسیوە ئەگەر نوێگەری نەکەم بەڕاستی بە خۆشحاڵیەوە من دقیقم چۆتە فستیڤاڵی گەلاوێژ لە فیناڵام هەڵبەت ئەو لیژنە بەڕێزە لە کۆی 200 و ئەو ناسە و ئەو نە دقیقە چۆتە بەردەستیان ئەوەی منیان پێجوان بووە خسویانتە فیناڵەوە بە خۆشحاڵیەوە هەڵبەت گۆڕانکاریم کردووە هەڵبەت قەلەقیشی بۆ سبەینە بەڵێ بە خۆشحاڵیەوە من ئەوەم باشە ساڵانی پێشوش هەر بەشداری فستیڤاڵی گەلاوێژم کردووە و میوان نەکۆ بودەق بەڵام چونکە لە شاری سلێمانیە کرێ چونکە موڵکی شاری ڕۆشنبیریە هەل لە ئیسەوە و هەل لە ئاخریشە و لە بەشداریشم هەرخۆم بە یەکەم ئەزانم لەبەرەوەی دەرونیان زۆر خۆشحاڵم بە فستیڤاڵی گەلاوێژ. من باسم کرد وتم مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبی شاری بەڵام لێرە من نامە ئەبینم نامابینی بەڵێ نامە ئەم نامەیە ئاماژەیە بۆچی و نووسراوە نامی چوارەمیش دیارە پێش ئەمە سێ نامەی تر هەبووە کە بڵاوکراوە بەڵێ هەر لە ناویاتی تۆ سەر نامەی چوارەوە ئێمە ئەگەر باسی ژانەری شعرمان کردو بەڵام هەموو نووسینی شعرێک باگراوندێکی فکری قوڵ هەیە لە پشتیەوە کە نووسەر هانەدات کە شعرێک بنووسێت لەسەر و بابەتە بەڵام جاری وا هەیە نیگارکێشێک هەمیشەم بە شاعیریان نەزانم بەڵام ناتوانێت شعرەکە بنووسێت یەت لە وێنەیەکە لە ڕێگەی بۆیەکان و قەڵەمەکەی دەستیەوە نیشانی من توی ئەمە شعرە ئەم نامانش خۆی کۆی چل نامەیە بەڵام شەش دانەی بڵاو کردوتەوە پەیوەستە بە بێدەنگیۆم شەش دانیان کەواتر نامەکان پەیمانەکانیان یەک لە دوای یەکەن یاخود هەر یەکان ئاماژەیە بۆ بابەتێکی یەک لە دوای یەکە و ئاماژەیە بە دەقەکەی بەردەم خۆیەوە هەنیگە خوێنەر بی خوێنێتەوە تووشی مەلەل نابێت ئەزانێت کە ئەمە وەک ئەوەی تۆ بە سەحرایەکە ڕووی دڵنیای شتێ ئودیۆ ئاو هەیە و دڵنیای ئاویش نییە یعنی وا لە خوێنەر ئەکات دەقەکەی بەردەمیکەی خوێنێتەوە حەزەکە دوایەوە نامەکە بخوێنێتەوە بزانێت نەتیجێم نامە گەشتۆتە شو نامێکی بڵێن دقێکی ئەدەبیە دقێکی ئەدەبیە هەر شعرەیە کە تۆ ئەینووسیت خۆت وێنا یاخود خۆت کارکتەری ناو شعرەکە وەصف ئەەکەیت یاخود خوێنەریش ئەگەر بۆ کەسێک بیخوێنێت و ئەتوانێت خۆی وەصفێکی جیا لە وەصفەکەی تۆ بۆ شعرەکانت بکات هەڵبەت هەموو دقێکی ئەدەبی شاعیر خۆی مانایەکی نێنی و باگراندێکی فکری لای خۆیەتیەوە ناتوانین وەک ئەوەی کە ئیستا بەباسی نالی بکەین هەتا ئێستش دقەکانی شیکاری بۆ کرێ ئێشتا مانای زیاتر مانایەتی و ڕەنگە خۆشی بزانێت چی نووسیوە بەڵام بەنسبەت منەوە بەشیۆم هێڵاوەتەوە لە 60 تا 75 خوێنەر لی تێبگات خوێنەر نەک ئەوەی کات کوژە لەگەر ڕێزمانی خوێنەرمانێ بەس بۆ کات کوشت ناخوێنێتەوە ئەوانەی کە خوێنەر و زمانی شعر و گوێچکەی شعریانەیە و لی تێگەن لە 75 یاومەتە دەستیان بەڵام مەبەستم فکری ناو شعرەکەی وەریەگرن چییە بەڵامەوەی کەمێنێتەوە شاعیر هەڵبەت نیەنێک لای خۆی هەیە بۆ چی نووسێتی بۆ چکایەک ئەم دقی بەرەمێناوە چەند شعر پێکێت کاک کمەریوان تەواوی شعرەکان 240 لاپەڕەیە بەڵام تەخسیسم نەکردووە چەند شعرە چونکە دقیتیایە کە تۆ بۆ فستیڤاڵێنەری بە ئەیفۆر 4 پەڕە 5 پەڕێ بەڵام لەما بێت 10 پەڕە حسابی ئەوم کردووە کە لاپەڕەکان چەنە 230 لاپەڕێ باشە هیچ کام لە شعرەکان بە بڵین تایبەتن یاخۆت هەمویان بیر و هزری خۆتن و لە کاتێکی دیاری کراوە شعرەکەت نووسیوە ئەوەی کە تایبەت بێت تەنها یەک شعریتیایە کە بۆ مەرگی ناوادەی بەڕێز خوا لێ خۆش بوو شاعری خۆشەویست بەکرد پشدەری نووسیومە کە هەم پێما بێت لە چلی ماتەمینی و ساڵیادەکەش یا بوو خوێنمەوە بۆ بنەماڵەکان بەس ئەوەی تیا تایبەت ئێنا بەگشتی شعری نیشتیمانی تێدایە و شعری ئەڤینداری و خۆشەویستی تێدایە و شعری سروشتیشی تێدایە بۆ سروشت نووسیومە تا چەندێک سروشت ئەناڵێنە بەدەست مرۆڤایەتیەوە پێم خۆشە ئەگەر شارێکی تر ئامادە بێت گومان لە شارێکی تر بێت ئەمان لەبەر خاتری تۆ نووسیومە ئەیژن بۆ نووسیومە دەستخۆشمش لێرە پێشکەشێکم بە هەموو ژنانەی کە ئێمە بین و بینەری پرۆگرامەکەن سپاس
ئەگەر گۆرانی بێژ بوومایە پڕ بەدەنگ هاوارمە کرد هەموو ڕۆژەکانی ساڵ خۆشمەوێی ئەگەر نەورەز بوومایە لە کەناری دەریای دڵت ئارەزووی فڕینم دەکرد و ئاوازی عەشقم بۆ دەخوێندی تا قوڵای دڵی ئاسمان پەی پێبەرێ خۆشمەوێی هەدەستم وایە لەم ڕۆژەدا بێدەنگیم بەکردە ئامانج بۆ زمان تیژی ئەو نێرینانەی بە شمشێری پیاو سالاری قەڵای حەز و خۆشەویستی زامارەکەن بە پاییزدا تێپەڕ بووم دارەکان پێکەنین بە گێڕانەوەی سەرگوشتەی بە گەڵاکانیان هەڵەوەری بۆ ژنانی نەیانزانی بۆ کوژران بە شەختەوەرزێ گوزەشتم کرد لە ناو دڵی بەختی بەفرا بێدەنگی خۆی حەشارداوە کاتێ شار سپیە پۆشێ هێواش هێواشەکە و مەڕێ بە میوانی چوومە خزمەت کوڵووی بەفر نزایی بێدەنگی ژن بوو مەراقم کرد پەنجەکانم هەڵوەری پەرتووکی بێدەنگی ژنێکم هەڵدایەوە بە دیار مۆمی تەمەنیەوە بە جوود گریاین شەو تێپەڕی پێش سپێدا پێکەوە کزە سووتاین لە تەنیشت فرمێسکەکانی دایکم خۆمەڵخست لە بێدەنگی ژن گەیشتم بە شەقامەکاندا بەناو ڕۆبۆتەکانی شاری منفا گوزەرم کرد بێدەنگی ژن پەرکێشی کردم چوومە دیداری مەراقی پێناساندم لەناو باخچەی دڵی ژنێ سەفەرم کرد پەرژینی کللتور دیلی کردم نێرینەیە گەروی گرتم چوومە شەوەنگی چاوی ماڵاوایی پێناساندم کە ئازارەکانی دابەبا هێواش هێواش هەڵەوەریم گەشتمە گەڕەکی منداڵی باسپایی لە دەفتەری یادەوەریەکانم چوومە ژوور پیتەکانی دەوری بێدەنگی مەڵفران شوشەی پەنجەرەی بێدەنگیم شکان ئەوەی تاساندمی فرمێسکەکانی دایکم و دنیای بێدەنگی خوشکەکەم و قاقای خەمباری برا گەورەکەم و زەردەخەنەی باوکم بوو دنیای بێدەنگی ئەمبارێ لە خەم دەستخۆش بۆ ئەو شارە جوانت کاک مەریوان زۆر خۆشحاڵ بوون لە بەشی پرۆگرام لەگەڵمان بوویت و بۆ هیوایم کە قەڵەمەکەت هەمیشە بەردەوام لە خزمەتی دنیای ئەدەب و نووسینی شعرا بێت. سوپاس بۆ بەڕستان سوپاس بۆم دەرفەتە سوپاسی ئەو هەموو هاوڕێیانەم هەیە کە ئەمڕۆ لە باخچەی سیدیۆ هاوکاریان کردم بۆ بەڕێوەبردنی کۆڕەکە دەستخۆشیش بوویەوە. سوپاس بۆ تۆ کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێز مەریوان قەرەداخی شاعیر کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان